ئەو ڕێککەوتنەی کە لایەنێکی دیاریکراوی کوردی لەگەڵ چەند لایەنێکی سیاسی عێراق کردوێتی کاریگەری بەجێشتوە دیارە ئەم ڕێککەوتنە جگەلەوەی کە یەکریزینە و ماڵی کوردی تێکداوە بە هەمان شێوە لە بەغدادیش یەکریزی بە تایبەتر لایەنە شیعەکان تێکداوە ئەمە لە کاتێکدایە کە پێشتر بە شێوەیەکی گشتی لایەنە کوردیەکان و بە تایبەتتریش یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی نەوەندگیری داوە. بەڵێ وەکو پێشتر خۆشت ئاماژەت پێدا یەکێکە بێت لە تەوەرەکانمان کە تەوەری یەکەمە ئەڵێن لا دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و پارتی چۆنە و هاوپەیمانەتێک کە داواکاریان ئەوە بوو کە حکوومەتی زۆری نەپێک بهێنن کە پێشتر حکوومەتێک بوو لەسەر بنەمای تەوافق لە ئێستادا و بنەمایە تێک چووە کە هەروەها بۆی بزانین تا چەند ئەمە کاریگەری و مەترسی لەسەر کورد بە تایبەتی لە عێراقدا هەیە و بە گشتیش لەسەر پێکێنانی حکوومەتی داهاتوی عێراقەیە ئەچینە لای میوانەکەمان لاوەند جەلال ئاغا چاودێری سیاسی و ڕاوێژکاری یاسایی کە لە ستۆدیۆکانی هەولێرەوە لەگەڵمانە کاک لاوەند بەیانیت باش بێت و سڵاوت لێ بێت ئەمەوێت پێمان بڵێیت لە ئێستادا و باردۆخی لە هەرێمی لە ببوورە لە عێراق دەگوزارێت تا چەند دەستوریە خۆت نادەستوریە. بەیانی ئێوە بینەران باش بە شێوەیەکی گشتی لە دوای 2023 عێراق بێکێشە نەبووە بەڵام ئەوەی ئەو خولا یان ئەو هەڵبژاردنە زیایە کاتەوە لە هەڵبژاردنەکانی پێشتر لە ڕابردوو با بڵێن شیعە کۆک بوون لە نێوان خۆیان ئەگەر ناکۆچی بچوک بچوکیشیان هەبووە کورد بە شێوەیەکی گشتی ڕغمە هەموو ناکۆچیەکان بەڵام لە بەغدا تا ڕادەیەک یعنی یەک دەنجێکی پێوە دیار بوو بە تایبەتی لەسەر مەسەلەی مافەکانی کورد یان لەسەر ئەو بابەتانەی پەیوەندی بە ناوچەدا بڕێراوەکان هەبووە مەلەفی نەوت مەلەفی پێشمەرگە سوننەکانیش بە هەمان شێوە گەرچی لە هەڵبژاردننی یەکەم سەحبیان کرد و بەشداریان نەکرد بەڵام دواییە بینین ینی بە شێوەیەکی گشتی حزبە سوننیەکان ئەوانەی زۆرینەی دەنگ بەدەستدێنن ئەو سێ چوار حزبەی کە لە پێشەوەن یەک دەنگن بەڵام بەداخەوە لەم هەڵبژاردنە بەهۆی ڕێککەوتنێک لە نێوان سەلایەنی سیاسی بەهۆی ئەوەی کە کۆی پرۆسی سیاسی لە عێراق بەچی بکەوێەوە گۆڕانکاریە کە من پێم وایە نەخەملی بوو کاتی نەهات بوو ئەوان هەوڵیاندا بیگۆڕن ئەوان هەوڵیاندا هاوشێشە سیاسیەکان بە شێوەیەک لە بەرژەوەندی خۆیان بشێنەوەکە جگە لە بەرژەوەندی تەسچی حزبایەتی و دابشکردنی چەند پۆستێکی سیادی هیچ شتێکی تریان لە بەرچاو نەکرد بوو ئەوە تا بینین نێوماڵی شیعە تەبان شیعە وەکو کورد نییە شیعە مەرجعی هەیە و ئەوان هەر هەموو هێزە سیاسیەکان لەگەڵ ئەوەی ناکۆچیشن بەڵام پابندن بە بڕیارەکانی مەرجع بەڵام ئێستا بینین کە شیعە بوونەتە دوو بەشی سەرەکی کە ئەوان کۆڵەکەی حکومڕانین لە عێراقی بە نابێ ئەوە لەبیر بکەین حکوومەت ڕاستە وەزیرەکان دێن و ئەگۆڕێن بەڵام لە وەکیل وەزیر و مدیرعام بەرەو خوارێ 1990 تقریبا نتوانم بڵێم شیعەیە بەشێکی کەمی کورد و سوننە چەند پۆستێکیان هەیە لە حکوومەت لە بەغدا بۆیە تێکچوونی نێوماڵی شیعە من پێم وایە وەکو ئێستا ئەبینین ینی عێراق بە کاملی گرفتی تێکەوێ بە هەرێمی کوردستانیشەوە من پێم وایە بۆ نێوماڵی شیعە گەر تا ڕادەیەکی زۆر ئەوان وەکووتم مەرجعیان هەیە یان براگەوری خۆیان هەیە بتوانێت کۆیان کاتەوە بەڵام بۆ کورد پێمایە ماڵوێرانیی گەورە بە دوای خۆی دادێنێت چونکە ئێمە تەنها تەوزیعکردنی پۆست و مەرسەبەکانی بەغدا مەبەستی کورد نییە لە بەشداریکردن لەو حکوومەتانە ئێمە کۆمەڵێک مەلەفمان هەیە گرنگ بوو کە کورد هەمووی بەیەکەوە بە یەک دەست بەشدار بووە لەوانە مەلەفی نەوت پێشمەرگە پەیوەندی دیبلۆماسیەکانمان وێنەرایەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها مەوزوعی گومرێک کۆمەڵێک بابەت هەیە ئێمە لە هەرێمی کوردستان من پێم وایە ئەگەر هێزەکان بە تایبەتی یەکێتی و پارتی یەکدەنگ نەبن لە بەغدا بۆ ئەو داواکاری و مافانە من پێم وایە بەدەست نایە بەداخەوە برادرانی پارتی ئێمە هەوڵی زۆرماندا یعنی خەڵکەزانێ ئێمە لە مانجی 12 ساڵی ڕابردوو بەدەست پێشخەری یەکێتی لیژنەیەکی هاوبەش پێکێنرا بەیەکەوە بچن بۆ بەغدا بەڵام ئێمە لە ناوەڕاستی گفتوگۆکان بووین هەستمان کرد کە برادرانی پارتی ئیتفاقێکی پێشینیان هەیە لەگەڵ عەزم لەگەر تەیاری سەدری باشە کاک لاوەند بە شێوەیەکی گشتی ئەم ڕێککەوتنەی لایەنێکی کوردی لەگەڵ دوو لایەنی سیاسی عێراقیدا چ کاریگەریەک لەسەر پێگەی سیاسی کورد بەجێدەیاڵە و بە تایبەتر لە عێراقدا کاریگەریەکانی چی دەبن؟ ئەگەر بگەڕێنەوە بۆ چوار کابینەی پێشتر هەر کاتێک کورد یەک دەنگ بێ هەر کاتێک کورد توانی بێتی بە یەک پاکێج و هێزە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و
پارتی بێکەوە چوونە سەرمێزی گفتوگۆ من پێم وایە شتی زۆرتریان بەدەستێناوە لەوەش نمونە زۆرە یعنی ئەوە نەداخوازی ئێستایی کورد لە نێو دەستور جێکراوەتەوە پێم وایە یەکگرتووی یەکێتی و پارتی بوو ئەو میزانیەیە 170 تەبعاً بە هەوڵی خواڵێ خۆش بوو جەنابی مامزەلال بوو بەڵام بە ئەکید یەکگرتووی یەکێتی و پارتی عاملی سەرەکی بوو بۆ هەرێمی کوردستان ئەو خۆشگوزەرانیە لە ئەنجامی ئەو 8 ساڵی ئەو میزانیە بۆ هەرێمی کوردستان هات لە ئەنجامی ئەو تەبایی یەکێتی و پارتی بوو کۆمەڵێک داخوازی تری کورد ئەوانەی کە تا ئێستا بەدەست هاتوونە کەم بێ یا زۆر بێ لە ئەنجامی یەکگرتووی هێزە سەرەکیەکان بووە لە بەغدا بەڵام ئێستا ئەبینین یعنی بەداخەوە بۆ یەکەم جارە من پێم وایە کورد بەو شێوەیە پەرتەوازە بێ لە ئەنجامی ئەو ئیتفاقیە سێقۆڵیە ئێستا کورد بە ئاشکرا ئێمە دابەش بووینە بەسەر دووبەرەی دژ بە یەک لە بەغدا بە دڵنیایی هەر یەکێک سەر بکەوێ کاریگەری نەرێنیە بێ بەسەر حکم لە هەرێمی کوردستان یعنی گریمان ئێستا برادرانی پارتی وەکو خۆیان ئەڵنتوانیان حکوومەت تشکیل بکەن سەرۆکشی کۆماریان برد بەڵام یعنی چی لە هەرێمی کوردستان چۆن ئیدارەکەن بە بێچێتی نیشتیمانی کوردستان ناتوانن یعنی ئێمە واقعەیەکە بەداخەوە هەمومان لەوانەیە حەز نەکەین بەڵام تا ئێستا ئیدارە بە شێوەیەک ڕێک نەخراوەتەوە حکوومەتێکی سیستەماتیک بێ بۆ ئەوی بڵین وڵا هەرچێ لە حکوم بێ ئاساییە نایەکێتی و پارتی زەرورە تەبابن بۆ ئەوی بتوانین لە هەرێمی کوردستان حکوومەتێکی ڕەشید بتوانێت ئیدارەی بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە بۆ بەغداش ئێمە هێشتا کاری زۆرمان مابوو بەیەکەوە بیکەین ئەو لێکترازانە کاریگەریە کاتەسەر بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە ئێستا چۆن بچین لەسەر مەلەفینەوەت قسە بکەین ئەوە باشکرا ئێستا لێدوانەکانی یەکێتی لەگەڵ هی پارتی جیاوازە لەسەر ئیدارەدانی مەلەفینەوت لە هەرێمی کوردستان لەسەر مەلەفی غاز لێدوانەکانی یەکێتی بەڕسمی هەر لە مەکتەبی سیاسیەوە تا خوارەوەی پارتیش بە هەمان شێوە زۆر جیاوازە ئەو مەلەفەش تۆ لە بەغدا چارەسەریەکەی چۆن ئەتوانی ئێوە لە دوو بەرەی جیاواز من لە بەغدا بشتوانن لەوێ بەیەکەوە کار بکەن من پێم وایە چونەنێ ئەو ئیتفاقیە سێقۆڵیە تەنها بۆ وەرگرتنی کۆمەڵێک پۆست بۆ لە بەغدا نەوەک بۆ ئیدارەدانی هەرێمی کوردستان بۆ پاراستنی بەرژەوەندیەکان هەرێمی کوردستان تەنانەت بۆ بەغداش یعنی بەڵێ ئەلو گوێبیستی ئەمەی کاگلاوند وەڵە دەنگ باش نایە ببوورم ئێستا باشە بەڵێ کاگلاوند وەک لەوەی باس لەوە دەکرێت بۆ پێ حکوومەتی تەوافق زۆربەی لایەنەکان باسی لێوە دەکەن جگە لە هاوپەیمانی سێقۆڵێکە کە باز لە دەیەوێت حکوومەت لەسەر بنەمای زۆرینە پێک بهێنرێت ئەگەر هاتو حکوومەتی تەوافق باز لەوەکرێت پێکیش بهێنرێت ئەستەم دەبێت و بەردەوام نابێت لە بەرەوەی ناکۆکی یاخود جیاوازیەکان لە نێوان و دووبارەیەدا زۆر زۆرە و خوێندنەوەی تۆ بۆم بابەتە چۆنە؟ یعنی خۆزگەی مە لە وڵاتێکی دیموکراتیە بووین زۆرینە و کەمینە هەبوایە و ئەوەی لە دەسەڵات ئەوەی تر ببوایە بۆ پۆزیسیۆنێکی تەندروست بەڵام عێراق لە دوای 2023ەوە تەنانەت تا دەستورەکەش بە تەوافق نووسراوەتەوە یعنی نەوەک هەر تەنها با بڵین ڕێککەوتنی پێکێنانی حکوومەتەکان ئێمە دەستورەکەمان بە تەوافق نووسراوەتەوە زۆر مادە و بڕگەشی هەیە من پێم وایە یعنی هەردوو لا تەساهولیان کردووە هێزەکان بۆی بتوانن دەستورەکە تێپەڕێنن بۆیە لە عێراق ناتوانانی حکوومەتی زۆرینە و کەمینە پێک بێنی یعنی چۆن ئێستا تۆ توانی نوری مالکی کە هەمومان نەزانین یعنی تا ئێستا دەستێکی خەڵکێکی زۆر زۆری هەیە لە نێو هێزە چەکدارەکان ئەوەی کە بەڕسمی دەوڵەتە لە نێو حکوومەت هەر لە بەڕێوەبەری گشتیەوە تا وەکیل وەزیر فالح فەیاض حەشدی شعبیە قەیس خەزعەلی عەسایبی ئەهلی حەقا هادی عامری بە هەمان شێوە تۆ ئەمانە من ئەگەر ڕقەمەکە بزەبت نازانم بەڵام لەوانەیە نزیکەی 100,000 چەکداریان هەبێ چۆن ئەمانەکەی ئۆپۆزۆسیۆن بە زۆریش بە خۆشی خۆیان نا تۆ لە حکوومەت مە بە من حکوومەت پێک دێنم بە هەمان شێوات بەڕێز مقتەدا سەدر هەمومان نەزانین یعنی زەماوەرێکی زۆر زۆری هەیە بە تایبەتی لە نێو شاری بەغدا خاوەنی 7 کورسیە چۆن بۆڵی بڕۆ بە معارزە بۆیە هەردوو لا من پێم وایە بە تایبەتی ئەو بەرەی سێقۆڵی لێکدانەوەکەیان هەڵەیە من پێم وایە خوێندنەوەیەکی قوڵیان نییە بۆ واقعی عێراق ئەوەی بیریان کردوتەوە کە لە کوردستان یەکێ بێتە باڵادەست و لە منتیقەی سونە و لە منتیقەی شیعش من پێم وایە عێراق نەگەیشتۆتە ئەو مەرحەلەیە جارێ عێراق تا ئێستا لە قۆناغەکانی لە مەرحەلەی ئینتیقالیە ناتوانن ئەوان حکوومەتێک پێک بێنن بە هێزەکانی تر بڵێن ئێوە لە ماڵەوە بن و ئەو تەجروبەشمان بینیوە ئێمە خۆ سونە 2005 بەخۆشی خۆی نەهاتە حکوومەت هەمومان نەزانین سونە لە عێراق هێزی یەکەم نییە شیعەیە بەخۆشی خۆی ئەوان مقاتعی ئینتیخاباتیان کرد بەڵام چ کێشەیەکیان بۆ حکوومەتی عێراقی دروست کرد عێراق تا ئەو کاتەی سونە بەشداری نەکرد لە
حکوومەت لە منطقەی سوننا حکوومەت دەسەڵاتێکی تەواوی نەبوو مع العلم سوننا ناو کاتە هێزی چەکداری تۆکمەی هەبوو نە حزبەکانیان بەو شێوەیە خۆیان ڕێخست بووە دوای ڕوخانی ڕژێمی سەدام بەڵام توانیان یعنی حکوومەت پەک بخەن لەوێ چجای ئەوەی ئێستا هێزە شیعەکان کە ئەوانە هەمووی خاوەنی هێزی چەکدارن ئەمانە هەمووی خاوەنی مؤسساتی حزبین و لە ناو حکوومەت ئەمانە هەمووی دەستی باڵایان هەیە چۆن نتوانی بەشێکی زۆری ئەم هێزانە و دەربنێی و خۆت بێ لە شوێنیدانیشی بۆیە من پێم وایە هەر هێزێک لەمانە حکومەت پێک بهێنێ حکوومەتەکەی ساڵە زیاتر ناخایەنێ باشە کاک لاوەن دیارە پشگیریکردن لە زۆرینە جگەلەوەی کە لە ناو هەرێمی کوردستاندا یەکریزی کورد لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا تێک دەدا چ کاریگەریەک لەسەر شەقامی عێراقی و لایەنە سیاسیەکانی عێراق دروست دەکات پێت وایە بەم یەکریزیە ڕازی ئەبن لە کۆتاییدا ئەمە لە کاتێکدایە کە عێراق لە ڕووی کللتوری و لە ڕووی سیاسی و لە ڕووی پێکهاتەکان و ئاینیەوە با بڵین فرەن چەندین لایەنی جیاوازی تێدا دەژی یان با بڵین زۆرینە کاریگەریەکی باش بەجێ دەهێڵێت لەسەر ئەم جیاوازیە لە عێراقدا بەدڵنیایی کاریگەری زۆرە بێ ئەگەر لە هەرێمی کوردستان دەست پێ بکەین بەر لەوەی بڕۆین ئەوێ من پێم وایە ئەو ڕێککەوتنە ئەوە تا ئاساوارەکانی ئێستا بە دەرکەوتووە یعنی ئەبینین ئێستا لە هەرێمی کوردستان چەند قسە لە سەر دوو ئیدارەیی چەند قسە لە سەر ڕێک نەکەوتنی یەکێتی و پارتی بۆ ئیدارەدانی حکوومەت ئاساوارەکانی بە دەرکەوتووە بەداخەوە کە ئێمە کەسمان حەز بەوە ناکەین وە ئەتوانم ئەوە بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر سەیری بەیاننامەکانی مانجی 11 و 12 ساڵی ڕابردوو تا ئێستا بکەی بەردەوام لە هەوڵی ئەوەیە ڕێزیە بۆ چونکە ئێمە بەڕاستی درکمان بەوە کردووە و ئێمە ئەتوانم بڵێم خوێندنگەکەی ئێمە وایە کە هەواڵ مامزەلال بۆی داڕشتوین ئێمە بەرژەوەندی کورد و بەرژەوەندی هاوڵاتیان منخستۆتە پێش بەرژەوەندی حزبی و زۆر جاریش یعنی ئەتوانم بڵێم کەوادری خۆشمان ڕازی نەبووە بەڵام ئەوەتە بازەکە بینیمانە لە کۆتای هاوڵاتیانی هەرێمی کوردستان داویەتی بەهۆی عینادیان ئەتوانم بڵێم بەهۆی ڕێک نەکەوتنی لایەنێکی سەرەکی لە هەرێمی کوردستان و بۆ بەغداش بە هەمان شێوە ئەگەر بێت و لە داهاتوو طبعا ئەوان ئێستا کورد بەو سەبەبە ئەزانن بە ئاشکراش بینیوانە یعنی بەیاننامەکانی هێزە شیعیەکان بە تایبەتی ئەو هێزانەی کە چەکدار و باڵادەستن ئەوانە لێن کە لە هەرێمی کوردستان هێزێکی سیاسی بۆتە هۆی شەقکردنی نێوماڵی شیعە و ئەمە بازی قورسی ئەبێ جا ئەمە لە گفتوگۆکانیان لە کۆبنەوەکان زۆرجار باسییان کردووە هێز سیاسیەکانیان مەکتەبی سیاسی هەردوو لە ئاگاداری ئەوەن ئەگەر هاتوو لە داهاتوو توانرا ئەو حکوومەتە پێک بهێندرێ جا بە هەر شێوەیەک بێ من پێم وایە ئەوان لە داهاتوو هەروەک چۆن لە ڕیفراندۆم پێیان وتین ئێمە تۆڵەتان لێ ئەەکەینەوە یان ئەمە بە ئاسانی بەسەرتانەوە تێناپەڕێ منە قسەی بۆ مێژوو ئەەکەم بەدڵنیایی ئەم هەنگاوە بە سەلامەتی تێناپەڕێ و ئەوان بەرامبەر هەرێمی کوردستان هەنگاوی تریان ئەبێ و لە دادگای باڵا کۆمەڵێک بڕیار دەرەکەن و کۆمەڵێک یعنی قوانین هەڵەوە شێنەوە لە هەرێمی کوردستان کە من پێم وایە ئاساواری سلبی ئەبێ بە ئاسانی ناتوانانی هەرێمی کوردستان بگاتەوە ئەو قۆناغی کە ئێمە پێشتر بڕی بوومان بەداخەوە هۆکارەکەشی دیارە چێ هیوادارم یعنی تا کات بەسەر نەچووە هێزە سیاسیەکان بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو خەباتە دوور و درێژەی هێزە سیاسیەکان هەبووە نەیکەنە قوربانی چەند پۆست و چەند وەرگرتنی چەند وەزارەتێک هەڵوەها هەوڵدان بۆ سڕینەوە کە من پێم وایە نەتیجەکەی نەتیزەیەکی بەتاڵە بێ هیچ بەدەست ناهێنرێ پێشتریش ئەو هەوڵانە درراوە بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بخەنە پێش بەرژەوەندی حزبی چونکە نابێ ئەوە لە بیر بکەن لە کۆتایی ئەگەر بێت و بۆ بەدەستهێنانی چەند پۆستێک تۆ بەشێکی گەورەی عێراق بە تایبەتی شیعە لە خۆت بکەی من پێم وایە ئەمە بە سەلامەتی بەسەر هەرێمی کوردستان تێناپەڕێت. بەڵێ کاک لاوند هەمومان دەزانین کە پارتی خۆی ئەو ڕاستیە باش دەزانێت کە لێکەوتەکانی ڕیفراندۆم و خۆش و داماژەت پێدا زۆر گەورە بوو لەسەر هەرێمی کوردستان و لە ئێستاشدا ئەو هاوپەیمانە سێقۆڵی کە پێکێنەوە هیچ خۆی پارتی بەشدارە تێیدا بەرە و لاوازی دەڕوات. پێت وایە تا لە ئێستادا کەوتۆتە موقیفێ و ناتوانێت لەو هاوپەیمانێتیە بێتە دەرەوە یاخود بابەتەکە بە چ شێوەیەکە؟ من پێم وایە ئەو هاوپەیمانێتیە ئەوەندە قوڵ نییە ڕێککەوتن کرابێ لەسەر چۆنیەتی ئیدارەدانی با بڵین حکوومەت هەروەها بۆ کاری هاوبەش لە داهاتوو ڕێککەوتنەکە تەنها بۆ تەوزیعکردنی پۆستە لە بەغدا سەرۆکایەتی کۆمار بۆ برایانی پارتی و مقتدا سەدر حکوومەت و پەرلەمانیش عەزم بی با بەیەکەوە با بڵێن عەزم و تەقەدوم بەیەکەوە بیبێت. من پێم وایە ئەگەر بێت و ئەوانە بتوانن حکوومەت بەیەکەوە پێک بێنن لە داهاتوو لە سەرکاری هاوبەش کێشەیان بۆ دروستە بێ ئەوە تا بینیمان مانگێک تێنەپەڕی بوو بەسەر
تشکیلکردنی پەرلەمان سەرۆک و جێگرەکە کێشەیان هەیە ئێستا لەسەر دەسەڵات یعنی جێگر دەسەڵاتی زۆری بەکارهێناوە سەرۆک فەرمانی دەرکردووە بۆ دیوان لەوێ لە پەرلەمان کە کۆمەڵێک ڕێکاری دیاری کردووە و کۆمەڵێک دەسەڵاتی دیاری کردو ئەمانە تەنها دەسەڵاتی حەسرین و قسە لەسەرەوە کرێ دەستەی سەرۆکایەتی نییە بەڵکو سەرۆکایەتی هەیە لە پەرلەمان نوێنەرایەتیکردن سەردان شاند کۆمەڵێک بابەت هەیە ئەوانەی ئێستا لە بەخان تێگەن ئێمە باسی چیەکەین لەسەرەوە کێشەی قوڵ هەیە لە نێوانیان لە کاتێک ئەوان دوو لایەنی سەرەکی ڕێککەوتنەکەن کە ئەوان هەردوو لایەنە بەهێزەکەن ئێخۆ کورد ئێمە هەمومان نەزانین لایەنە بەهێزی ڕێککەوتنەکە نییە بۆیە من پێم وایە ئەگەر بێت و حکوومەتیش تشکیل بکەن لە داهاتوو لە سەرکاری هاوبەش کێشەیان بۆ دروستە بێت بینیشمان بەرامبەر هەرێمی کوردستانیش نەوەک تەنها لە نێوان خۆیان شیعە و سوننا کاتێک بڕیاری محکمەی ئیتیحادی دەرچوو سەبارەت بە مەلەفی نەفت و فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان ئەوانەی ڕێککەوتنیان کردبوو لەگەر برادرانی پارتی یەکەم کەس پیرۆزبایی ئەو بڕیارەیان کرد دەستخۆشیان کرد و ئەوانیشن ئێستا داواکان جێبەجێ بکرێت سونەکان دەستخۆشیان لە محکمەی ئیتیحادی کردووە شیعەکانیش بە هەمان شێوە با بڵین تەیاری سەدریش دەستخۆشی لێ کردووە داوای جێبەجێکردن یەکە ئێمە چ ڕێککەوتنێکە تۆ با بڵین ئەوانەی لەگەڵت هاوبەشن ئەوانەی لەگەڵت ڕێککەوتن بۆ ئەوی تەوزیعی پۆست بکەیت کە بە خەڵک ئەفرۆشرێتەوە بۆی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە ئەوان پیرۆزبایی بکەن بڕیارێک لە دژی هەرێمی کوردستان دەرچووە بۆ یشتەکە ڕوون و ئاشکرا بووە ئێستا بۆ خەڵکە ئەم ڕێککەوتنە تەنها بۆ ڕێککەوتی سڕینەوەی کۆمەڵی خەڵکە بۆ وەرگرتنی کۆمەڵێک پۆستە لەسەر حسابی خەڵکی تر کە من پێم وایە لە داهاتوو زەرری زۆری بۆ هەرێمی کوردستانە بێ و ئەو هێزانەی تێشیدا بەشدارن ئەوانە تەحملی مەسئولیەتەکە ئەکەن باشە کاگلاوەن دیارە هەمیشەیەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێخستنی نێو ماڵی شیعە و لایەنە سیاسیەکانی عێراقدا ڕۆڵی نێوەندگیری بینیوە و ئەم جارش بە هەمان شێوە هەنگاوەکانی بۆ نێوەندگیری نێو ماڵی شیعە و لایەنە سیاسیەکان بووە بە بڕوای تۆ ئەم هەوڵانیەکێتی نیشتیمانی کوردستان و بەدواتر لەم دوایانە کە چەند وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕێخستنەوەی نێو ماڵی شیعە و لایەنە سیاسیەکان هەنگاویان ناوە دەکرێت بڵین هەنگاوەکە بۆ ڕاستکردنەوەی ئەم هاوکێشە سیاسێکی ئێستا دروست بووە ئێمە پێمان وایە ئەگەر کورد ببێتە هۆی شەقبوونی نێوماڵی شیعە یان هەر شیعە خۆ کێشەی تێدا بکەوێ بەڕاستی ئێمە دۆستی نزیکی ئێمە بوونەوە خەباتی هاوبەشمان هەیە بەیەکەوە هەر لە سەردەمی شاخەوە هەواڵ مامزەلال پەیوەندیەکی باشی لەگەڵ هێزەکانی شیعە هەبووە بۆیە شەقبوونی نێوماڵی شیعە یان کێشە لە نێوماڵی شیعە لە کۆتایی کێشە بۆ ئێمەش دروستەکە لە هەرێمی کوردستان چونکە ئەوان بەشێکیان ناڵێ مەمووی بەشێکیان پشتیوانی داخوازیەکانی هەرێمی کوردستانن بەڵام بارودۆخی عێراق لەوانەیە زۆرجار هاوکار نەبێ ئەوان بتوانن ڕاستەوخۆ پشتیوانیمان بکەن و هەوڵەکانی یەکێتی ناڵێم 100% جێی خۆی گرتووە بەڵام تا ڕادەیەک توانیەتی هێوریەک با بڵین لە گۆڕەپانی سیاسی هێمن بوونەوەیەک لە گۆڕەپانی سیاسی بێنێتەکایەوە بۆی کە ئێمە نامانەوێت بینە هۆی شەقبوونی نێوماڵی شیعە ئێمە نامانەوێت بەهۆی ئێمەوە حکوومەت پەک بخرێ لە عێراق پێک نهێندرێ ئێمە نامانەوێت بەهۆی ئێوە هێزەکان چکە بینیمان لە ڕۆژی دانیشتنی پەرلەمان هەردوو لە هێزیان جوولان هەردوو لە هێزەکانیان لە جادە نمایشە کرد بەرامبەر یەکتر بەڵام بەداخەوە تا ئێستا نەبووتە هۆی ئەوەی کە ڕێککەوتنێکی سیاسی هەبێ خۆتان نەزانن یعنی ئەو تەوزیع بوونەی هەیە گەورەترە لە ئاستی هەر حزبێک لە نەوەک هەرێمی کوردستان بەڵکو لە بەغداش چونکە لەوێش هێزەکان هەمووی پێخۆشنی ئەوە ڕۆداوە تا ئەبینین ئیتاڕی تەنسیقی هەر هەمویان بەیان نامە دەرەکەن بۆ ڕێخستنەوەی ناوماڵی شیعە تا ئێستا نەتیجەی نەبووە بەڵام خۆشبەختانە ئەوەندە هەیە هەردوولا لە بەیان نامەکانیان دەستخۆشی لە یەکێتی نیشتیمانی کوردستانی شەکەن و بەردەوام لە کۆبنەوەکانیان تاکە حزبی کوردیە من ئەتوانم بڵێم لەگەر هەردوو بەرە تا ئێستا دانیشێ. بەڵێ لاوان جەلالاغا ڕاوێژکاری یاسایی لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان بۆ ئێمە سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئامادەبوونت.